كوتيان على اساس مامۆستا عادل شهادەی اما شهادەی مەلایەتیە کە لە لای مامۆستای ئاینی معتەبەر وەرم گردووە ئەمانە ئەمە کۆرسی ئەوقافە کە بەشداریم کردووە ئیمزای وەزیری ئەوقافی پێوەیە ئەمە ئەم دوو وەرەقەیە یەکێکیان دەستخۆشی سەرۆکی وەزیرانی کوردستانە لەگەڵ وەزیری ئەوقاف کە ئیمزای خۆیانی پێوەیە تەبەن ئەمە هەر بۆ من نەهاتووە لەبەر خۆشەویستی من نەبووە بۆ خەتیبەکانی تریش چووە ئەمەش وەرەقەیەکە هین بۆردی ئەنجومەنی باڵای وتاربێژانە کە دەستخۆشییان لێ کردوم ئەمە ڕێکاری ئیداریە کە لە 2013 من ڕێپێدراوم وتار بخوێنم ئەمە پشتگیری یەکێتی زانایانە و ئەندامیشم لە یەکێتی زانایان هەوێ یەکێتی زانایانم هەیە ئەمەش لۆگۆی حکوومەتی هەرێم وەزارەتی ئەوقافی پێوەیە خۆشەویستان ئەوەی کە ئەمانەی کەوتم ئەمە هەر کەسێک ئەتوانێت لە ژنەیەک من ئەمانەی تەسلیم ئەەکەم ئەگەر پێویستیشیانە بۆشیان ئەنێرمۆ ماڵیان ئاوە بێ بەس ئەکرا ئەگەر من 8 ساڵ خۆبەخش وتارم ئەخوێن